بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانای بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 172 لاپەڕا 172 گەیشتمە ساغ بکەوە، گەیشتمە بیر بکەوە و گفتوگۆ بکە بەوانەکەدا بگەڕێەوە تا وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. پرسیاری یەک: چۆن بۆچی ناتوانی دوو گۆشەی کراوە لە یەک سێ گۆشەدا بەدی بکەی؟ دوو گۆشەی کراوە واتە گۆشەی کراوە واتە گۆشەکە لە 90 پلا گەورەترە. ئەگەر بۆ وێنە گۆشەکم هەبوو 91 پلە بوو کراوەیە، گۆشەش کەش هەبوو کراوە بوو ئەویش 91 بوو. کۆیان بکەمەوە دەکاتە 1 و 1 2 9 9 18 دەکاتە 182. هێشتا گۆشەی سێیەمیشم کۆ نەکردیتەوە و هەمومان دەزانین کە سێ گۆشە تەنیا سێ گۆشەی هەیە و سەرجەمی گۆشەکان لە 180 پلا زیاتر نییە و گۆشەی کراوەش دەبی لە 90 زیاتر بی کەواتە ناکرێ نابی بە سێ گۆشە. پرسیاری دوو: بۆ هەر یەکێ لە سێ گۆشەی جووتلا تیژ، سێ گۆشەی وەستا و سێ گۆشەی دوو لا یەکسان کراوە وێنەیەک بکێشە. ئێستا وێنەک دەکێشم بۆ سێ گۆشەی جووت لا تیژ و سێ گۆشەی وەستا و سێ گۆشەی دوو لا یەکسان وەک کراوە لە هەمان کات. لێرە ئەو سێ گۆشە سۆرە سێ گۆشەی جووت لا تیژ واتە لایەکانی یەکسانن و لە هەمان کات گۆشەکان تیژن. ئەو سێ گۆشەیە سێ گۆشەی کراوەیە. لێرە ئەو گۆشەیە گەورەترە لە 90 لە هەمان کات دوو لای یەکسانە. ئەو سێ گۆشەیە سێ گۆشەیەکی وەستاوە چونکە یەک لە گۆشەکانی 90 پلەیە. ئێستا بگەڕێمەوە لای پرسیارەکە. ڕاهێنانی ئاراستەکراو پێوانەی گۆشەی بدۆزەوە و ئەم سێ گۆشانە پۆلێن بکە بە گوێرەی گۆشەکان. بە گوێرەی گۆشەکان با بزانین گۆشەی چەندە. هەتا بزانم گۆشەی چەندە دەبی 180 کەم ئەو گۆشە و کەم ئەو گۆشەی بکەم، لەبەر هەندێ باشتر وایە جارێ ئەو دوو گۆشانە کۆ بکەمەوە بزانم بە هەردووچیان دەکات چەند، ئەو جا 180 کەم سەرجەمی ئەو دوو گۆشەیە. 85 لێرە بنووسم، 46 لێرە کۆیان بکەمەوە. 5 و 6 11 8 و 4 12 یەکیش 13. ئەو جا ئێستا 180 بینم 131 لێ بڕوە. 180 کەم 131 دا 8 لێ بڕوە دەکات 9. 7 3 لێ بڕوە 7 3 لێ بڕوە دەکات 4. لێرەش هیچ نەماوە 49 پلە کەواتە ئەو گۆشەیە دەکاتە 49 پلە. پاشان ئەگەر کۆی کەمەوە لەگەڵ 48 و 85 بە هەر سێکیان دەبی بکەنە 180. ئێستا کە زانیم ئەو گۆشە چەندە دەتوانم ناو لەو سێ گۆشەیە بنێم بە گوێرەی گۆشەکان کەواتە سێ گۆشەی تیژ واتە گۆشەکانیان تیژە. هەر سێ گۆشەکان تیژن
سێ گۆشەیەکی تیژ. پرسیاری سێ. پرسیاری چار. چونکە ئەو هێمایی دەبینم یەکسەر دەبێ بزانم ئەوە سێ گۆشەی وەستاو. ئەو دوایە هەتا بمەوێ گۆشە ببینمەوە چونکە ئێرە نەوەدا واتە ئەو گۆشەیە کۆ ئەو گۆشەیەش دەکاتە 90 پلە. ئەوجە پێی ناوێ ئەمە 180 بینم تەنیا 90 پلەی دەینم کەم 59 ئەو گۆشەی بئملۆ دەردەچی. ئەگەر 90 کەم 60م کردبا 30 دەردەچوو چونکە کەم 59ە 31 دەردەچی. کەواتە گۆشەی دەکاتە 31 پلا و سێ گۆشەکە سێ گۆشەیەکی وەستاوە. لێرە هەتا ئەو گۆشەی ببینمەوە باجارێ ئەو دوو گۆشانە کۆ بکەمەوە ئەوجە 180 بینم کەم سەرجەمیان 29 کۆ 51 1 و 5 9 دەکا 10 2 5 دەکا 7 یەکیش 8. ئێستا 180 بینم 8 لێ بڕوە دەکاتە 100 پلاواتە ئەو گۆشەی ئێرانە ئەو گۆشە سەوزە 100 پلەیە واتە کراوەیە گۆشەکی لەبەر هەندێ سێ گۆشەکەش ناوی سێ گۆشەیەکی کراوە چونکە یەک لە گۆشەکانی کراوەیە سێ گۆشەکە کراوەیە. ئەوە تەواو بووم لەو لاپەڕەیە. ئێستا دەتوانم تەماشای لاپەڕە 173 بکەم. لاپەڕە 173. هەر سێ گۆشەیەک پۆلێن بکە بە پێی لایەکانی بە پێی لاکانی نەک بە پێی گۆشەکان. لێرە 7 سانتیمە ئەو لایە 7 سانتیمەترە ئەو لایە دیسان ئەو لایەش 7 سانتیمەترە کەواتە سێ گۆشەیەکی ڕێکە یان جووت لایە بەڵام ڕێک باشترە. ڕێک واتە هەموو لایەکانی وەکو یەکن. لێرە 59 سانتیم 33 سانتیم 48 سانتیم هیچ لایەکانی بە یەک ناچن. سێ گۆشەیەکی جیا لایەکانی جیاوازن جیا لا. لێرەش 5 مەتر 5 مەتر 3 مەتر دوو لای وەکو یەکە سێ گۆشەی دوو لا یەکسان یان هاوسنگ دوو لا یەکسان. ئەوە ئەو سێ گۆشە. بچمە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ڕاهێنانی ئازاد پێوانەی گۆشە بدۆزەوە و سێ گۆشەکان بە پێی گۆشەکان پۆلێن بکە. بابزانم ئەو گۆشەیە چەندە؟ گۆشە 28 و 5 کۆ بکەمەوە هەردووچیان 28 کۆ 50 سەرجەمەکە دەبیتە 78. ئەوجە 180 بینم 78 لێ بڕوە گۆشە دەردەچی 10 لێ بڕوە 2 7 لێ بڕوە 0 یەکیش 102 واتە گۆشە دەکاتە 102 ئەو گۆشەیە دەکاتە 102. بە پێی گۆشەکان ئەو سێ گۆشەیە سێ گۆشەیەکی کراوەیە چونکە یەک لە گۆشەکانی گەورەترە لە 90 102 گەورەترە لە 90. پرسیاری 10 49 و 7 با کۆ بکەمەوە 7
کۆ 49 دەبیتە 119. 119 180 190 لێ بڕوە 180 ئەگەر 120 لێ بڕوە دەکاتە 60 بەڵام ئەگەر 190 لێ بڕوە دەبی بکاتە 61 کەواتە ئەو گۆشەیە 61 کە ئەو گۆشەیە 61 بوو 61 پلە واتە سێ گۆشەکە سێ گۆشەیەکی تیژە سێ گۆشەیەکی گۆشە تیژە هەموو گۆشەکان تیژن. پرسیاری 11 68 کۆی بکەمەوە لەگەڵ 50 8 11 ئەو جا 180 111 لێ بڕوە بزانم دەکات چەند 118 ببورن 10 لێ بڕوە 2 7 لێ بڕوە 6 لێرە دەکاتە 62 پلە واتە ئەو سێ گۆشەش سێ گۆشەیەکی تیژە. هەر سێ گۆشەیەک پۆلێن بکە بە پێی لایەکان ئەگەر تەماشای لایەکان کەم 10 مەتر و 10 مەتر 5 مەتر واتە ئەو سێ گۆشەیە سێ گۆشەی دوو لا یەکسان لێرە هیچ لایەکان وەکو یەکنینە سێ گۆشەی جیالە لێرە هەر سێ لایەکان وەکو یەکن سێ گۆشەی ڕێک یان جووتلە سێ گۆشەی ڕێک. لە هەردوو ڕاهێنانی 15 و 16 ناو لە هەموو گۆشەکان بنێ وە پۆلێنیان بکە بە پێی لایەکان و گۆشەکان بە هەردوو جۆر ناو لە هەموو گۆشەکان بنێ. لێرانە ئەمن یەکەم ناو لە هەموو سێ گۆشەکان بنێ یەکەم سێ گۆشەکە لە لای چەپ ئەگەر دەست پێ بکەم سێ گۆشەی ب یان دەتوانم بیخینمەوە ڕ ب ه یان دەتوانم بیخینمەوە ه ب ڕ یان دەتوانم ه ڕ ب هەرکوو بمەوێت دەتوانم بیخینمەوە دەتوانم ئەوها بڕۆم یان بە پێچەوان ئەمن دەیخینمەوە ڕ ب ه ئەگەر بە پێی لایەکانی ئەو سێ گۆشەی تەماشاکەم سێ گۆشەیەکی جیالایە بە چاو ئەوها دیارە جیالایە ئێرانە وەکو ئێرە 8 سانتیمەترە بەڵام ئێرە هەرگیز 8 سانتیمەتر نییە کەمترە ئێرەش هەر کەمترە کەواتە بە پێی لایەکان سێ گۆشەیەکی جیالایە بە پێی گۆشەکان سێ گۆشەیەکی وەستاوە چونکە ئێرە ئەو هێمایە واتە سێ گۆشە 90 پلەیە گۆشە ڕ واتە ئەو سێ گۆشەیەکی جیالە وەستاو وە جیالە. ئەو تەواو بووم ئێستا دێمە لای سێ گۆشەیەکی تکە کە ناوی ه ئەگەر لێرەوە دەست پێ بکەم ئەو سێ گۆشەیە ه کە 8 سانتیمە و ب و د ئیش 8 سانتیمە د و ه ئیش نازانم چەندە چونکە نەنووسرایە ئەویش 8 سانتیمەترە هەرچەندە بە چاو وا پێدەچی سێ گۆشەیەکی جووتلابی بەڵام نەنووسرایە کە ئەو هێڵە سەوزەش 8 سانتیمەترە لەبەر هەندێ ناوی لێ دەنێم سێ گۆشەی ه ب د سێ گۆشەیەکی دوو لا یەکسانە هەر ئەو دوو لای دەبینم کە یەکسانە دوو لا یەکسان ئەو جا دوو لا یەکسانە و بە چاو گۆشەکانیشی تیژن کەواتە سێ گۆشەیەکی تیژە دوو لا یەکسانە. ئەو جارێ دێمە لای سێ گۆشەی ب ج د ئەو سێ گۆشەیە
یان ج د ب یان لێرە ئەو لایە 8 سانتیمەترە، بەڵام بە چاو ئێرە زۆر کورتترە لە 8 سانتیمەتری، ئێرەش هەر کورتترە لە 8 سانتیمەتری، کەواتە ئەو سێ گۆشەیە جیالایە و ئەوها پێدەچی کە ئەو گۆشەیە کراوە بی، سێ گۆشەیەکی کراوەیە، جیالا کراوە، بەڵام بە چاو نابی ئەوەی ڕاستی بی، دەبی شتی دیکە هەبی کە لەسەری بڕۆین یان گۆشەکان بپێوین بە پێوەەر یان لێرانە پێدراو هەبی زانیاری زیاترمان هەبی. دەربارەی سێ گۆشەکان بێمە لای پرسیاری ژمارە 16 تۆزێک هەستم کرد زۆر باش ئەو وێنەیە نەکرابوو، ئەگەر تەماشای ئێرەکەین خوێندکاری ژیر لێرە ئەو هێڵە دەبا هەتا سەرێت چوو بە نازانم ئەوە مانای چێ لێرە مایتەوە، زۆر باش نییە ئەگەر تەماشاکەین ئێرە ناتوانم بێنووسم بە باشی، ئێرانە ئەوها وەکو هێڵک دیارەکە لێرەش هەندێک لە هێڵەکەی هاتیتە دەرەوە، کەواتە زۆر باش وێنەکە نەکرایە. ئەمن ئەو وێنەم دووبارە کردەوە لە جێیەکی دیکە، ئێستا دەچین لەوێ تەماشای وێنەکەی دەکەین. لێرانە وێنەکەم دروست کردەوە، ئەگەر بەو سێ گۆشەی دەست پێ بکەم ن لێرانە لەسەرەوە ن و ج و ب، ئەو سێ گۆشەی ن ج ب یان ب ن ج یان ج ب ن هیچ کێشە نییە. بەلایەکانی دەست پێ بکەم لایەکان سێ سێ سێ، کەواتە سێ گۆشەیەکی ڕێکە، هەموو سێ گۆشە ڕێکەکان سێ گۆشەی تیژن، هیچ سێ گۆشەی ڕێک نییە کراوە بی یان وەستاو بی، چونکە هەر سێ گۆشەکان یەکسانن 60 پلەنە، کەواتە سێ گۆشە ج ب ن سێ گۆشەکی ڕێکە تیژە. سێ گۆشەی ب ه د سێ گۆشەی ب ه د وەکو دەبینین دوو لای 3 سانتیمەترە، لایەکی لەوان درێژترە، پێدەچی ئەو سێ گۆشەیە وەستاو بی و دوو لا یەکسانە، بەڵام هێمای وەستاو لێرە نییە، دەبی بەخۆم ئەم لێرە هێمای گۆشەی وەستاو هەیە، بەڵام لێرانە لە سێ گۆشەی ب ه د نییە، بەڵام هەر بە چاو وا پێدەچی سێ گۆشەکی دوو لا یەکسان بی و وەستاو بی. هەمان شت سێ گۆشەی ب ج د ئەوە هێمای گۆشەی وەستاو هەیە و یەک لە لایەکان دوو لە لایەکان وەکو یەکن، هەردووچیان 3 سانتیمەترن، کەواتە ئەو سێ گۆشەیەش سێ گۆشەکی دوو لا یەکسان و وەستاوە. سێ گۆشەی ن ج و یان و ن ج هیچ کێشە نییە، یەک لە لایەکانی 3 سانتیمە، لایەکەی دی 4 سانتیمە، لایەکەی دی وا دیارە لەوان درێژترە، کەواتە سێ گۆشەیەکی جیالایە، کە جیالا بوو ئەوها پێدەچی گۆشەی ن ج و گۆشەکی کراوە بی، گۆشەی ن ج و گەورەترە لە 90 پلە، کەواتە سێ گۆشەی ن ج و سێ گۆشەکی جیالایە کراوەیە، سێ گۆشەی کراوە. ئیدی هیچ سێ گۆشەی دیکەمان باوەڕ ناکەم هەبی، ئەوی دیکە کە ج و ڕ د ئەوە لا کێشەیە. ئەگەر بگەڕێمەوە لای لێرانە وەکو دەبینین لا کێشەی تکەش هەیە، نازانم لەبەر چ ئەو لا کێشە کرایە لە ناو ئەو لا کێشەکەی دی، ببورن لێرانە هێما هەبوو، هێمای گۆشەی وەستاو، بەڵام ئەمن دروستم نەکردبوو،
کەواتە سێ گۆشە سێ گۆشەی بە دڵنیاییەوە وەستاوە و دوو لا یەکسانە، چونکە ئێرەش هەر دەکاتە سێ، ئەو لایە سێ ئەو لایەش سێ، دوو لا یەکسانە. سێ گۆشەی وەستا و هەرگیز ڕێک نییە. سێ گۆشەی ناتوانین سێ گۆشەی وەستا و سێ گۆشەیەکی ڕێک بی، یان جیالایە یان دوو لا یەکسانە. ئەوە لێرەش شیتەڵی پرسیاری 16 لێرە ئەمن 6 مەترم دەبان و سیبا لێرە، بەڵام پێویستی نەکردێ بنووسم 6 مەترەکەم لەبیر چۆ بنووسم، بەڵام هەر بە خۆشمان زانیمان کە ئەو سێ گۆشەیە نج و جیالایە، چونکە یەک لە لایەکان 3 مەترە، ئەویت کە 4 ئەویت کە 6 جیالایە. ببورن. ئێستا تەواو بووم لەو پرسیارەش دێمە لای شیکاری پرسیارەکان. لە یاری ڤیدیۆ تۆپەکە بە لێواری شاشەکە دەکەوێت و بە هەمان گۆشەی جووت بوو دەگەڕێتەوە کە بەری کەوتووە. تەماشای وێنەکە بکە، پەیوانەی گۆشەی نادیار ببینەوە. لێرە تۆپەک هەیە، ئەو تۆپەیە کە دەکەویتە بەبەر دیوارەکەی دەکەوی، گۆشەک پێک دێ، گۆشەی 37، تۆپەکە بە هەمان گۆشە دەگەڕێتەوە، ئەویش 37. دیسان بە دیوارەکی دیکە دەکەویتەوە، گۆشەک پێک دەینی کە گۆشەکەی پێکینا بۆ وێنە 53، ئەو گۆشەی ئێرەش هەر 53ە. ئەو جە لێرە با پرسیارەکان شیتەڵکەین. ئەو پرسیارە تۆپەکە لێرانەیە بەبەر دیوارەکەی دەکەوی بە گۆشە 65، لە کاتی گەڕانەوە ئەو گۆشەش هەر 65، کەواتە لێرە دەنووسین 65 پلە. لە جیاتی هێمایی پرسیاری تەواو بوو. دێمە لای پرسیاری ب. تۆپەکە لێرەیە کە بۆ دیوارەکەی کەوت، بەو دیوارەی چ گۆشەی دروست کرد؟ گۆشە 48. لە گەڕانەوەش ئەو گۆشەیەش هەر 48، کە ئەو گۆشەیە 48 بوو، ئەو گۆشەیەش 90، ئەو گۆشەیە لەگەڵ ئەو گۆشە شینە لەگەڵ ئەو گۆشە شینە یەکسان نینە، ببورن، لەگەڵ یەک دەبنە 90. کەواتە ئەمن 90 دەینم، چونکە ئێرە 90، ئەو دوانش بە یەکەوە 90، هەر سێکیان دەبنە 180. کەواتە ئەمن ئەگەر بزانم ئەو گۆشە 48، 90 دەینم، 48 لێ کەم دەکەمەوە، ئەو گۆشە زەردەش دەزانم. با بینم 90 بینم، 90 48 لێ بڕوە، 8 لێ بڕوا دەکاتە 2، 8 4 لێ بڕوا دەکاتە 4. ئەو گۆشە زەردە 42، چونکە ئەو گۆشە زەردە 42، ئەو گۆشەی ئێرەش کە هێمای پرسیاری لەسرە ئەویش هەر 42، چونکە بە هەمان گۆشە تۆپەکە دەگەڕێتەوە، کەواتە ئەو گۆشە و ئەو گۆشە یەکسانن، ئەویش 42. دێچمە لای پرسیاری ج. ئەو تۆپە بە گۆشە 25 بەو دیوارەی دەکەوی، بە گۆشە 25ش دەگەڕێتەوە. ئەو گۆشەی ئێرە چەندە؟ ئەو گۆشەیە، چونکە ئەو سێ گۆشەیەم هەیە، یەک لە گۆشەکانی 90، واتە دووەکانی دیبەیەکەوە 90، واتە ئەو گۆشە زەردە و ئەو گۆشە پەمبە بەیەکەوە 90 پلەنە، 90 بینم، 25 لێ دەرکەم، ئەو گۆشە زەردەم بەدەست دەکەوی. 5 لێ بڕوا 5، 8 2 لێ بڕوا 6، واتە ئەو گۆشە زەردە 65. کەواتە لە گەڕانەوەش دیسان ئەو گۆشەیە 65، ئەوەش 65، کە ئەو 65 بوو، ببورن. ئەو گۆشەی ئێرەش
لەگەڵ ئەو گۆشەی ئێرەش بەیەکەوە نەوەدن، چونکە ئەوە نەوەدا لەو سێ گۆشەیە یەکەچان نەوەدا، دووەکانی بەیەکەوە نەوەدن. ئەگەر ئەمە زانیم ئەوە 65 بوو، دیسان 65 لێ بڕوا دەبی ئەوەش 25 بی دیسان، کە ئەوە 25 بوو ئێرەش هەر 25 کەواتە 25. هێمای پرسیارەکە دەکاتە 25. پرسیاری پیتی د، ئەو تۆپە کە بە دیوارەکەی دەکەوی 58 ئێرە 58، واتە دیسان بە 58ش دەگەڕێتەوە. ئەو شینەش 58، مادام ئێرە نەوەدا کەواتە ئەو گۆشەیە و ئەو گۆشە زەردەش بەیەکەوە دەبی نەوەد بن. نەوەدی دەینم 58 لێ بڕوە، زانم ئەو گۆشە زەردە دەکاتە چەند؟ 58 لێ بڕوە 10 لێ بڕوە 2 8 5 لێ بڕوە 3 32. لێرە 32 ئەو گۆشە زەردە، کە ئەو 32 بوو ئەوەش هەر 32، چونکە بە هەمان گۆشە دەگەڕێتەوە تۆپەکە، کە ئەو 32 بوو ئێرەش چونکە نەوەدا ئەو 32 لەگەڵ ئەو گۆشە مۆرەی دەبی بکاتە 90 32 لێ بڕوە دەکاتە 58، کەواتە ئەوەش 58. لە گەڕانەوە ئەو گۆشەی ئێرەش هەر 58، ئەو گۆشە دەتوانم بڵێم ئەو گۆشە شینە 58، کە ئەو 58 بوو دیسان لێرانە ئەوە لەو سێ گۆشەکەی ئێرە دەکاتە 32، ئێرەش هەر دەکاتەوە 32، کەواتە وەڵامی ئەو پرسیارەش دەکاتە 32. پلە ئەوە تەواو بووم لەو لاپەڕەیە خوێندکاری ژیر. ئەوە بوو دەربارەی گۆشەکان و پۆلێنی سێ گۆشەکان بە پێی لاکان و بە پێی گۆشەکان. هیوادارم ئەوانەیە سوودی هەبی و چاوپۆشی بکە لە هەڵەکان. ئەگەر بە هەڵە ژمارەکەم خوێند بیتەوە یان بە هەڵە ژمارەکەم نووسیبی، ئەوە لە کۆمنت دەتوانن ڕاستی بکەنەوە بۆ خوێندکارەکانی تر. هەتاوانەی داهاتوو هەر بژی.